ئازیزانی کورسانی و سڵاوتان لەبێت ئێوارەتان باش نوێژ و ڕۆژ و تاعات و عیبادەتی ئەم ڕۆژمان ئیشەڵڵا قوبوڵ بوو بێت. ئێمە ئێوارێژ لەگەڵتانە بین لە بەرنامەیەکی تری خەرمانەوە دەمانەوێت چیرۆکی خێزانێکی تر بە بینەرەکانمان بناسێنین ئاشنا بکەین لە زاری خێزانێکەوە کە بەڕاستی لە ژیانێکی ناهەموار و ناخۆشدان. ئاماژ لەم بەرنامەی ئێمە هاوکاریکردنی ئەو خێزانانەیە کە بەڕاستی پێویستیان بە هاوکاریکردنە، بەڕاستی لایەنی مادیان ئەوەندە خراپە کە هیچ بژێویەکی ژیانیان نییە، تەنها ئەوە نەبێت کە خێرخوازان و سەرمایەداران ئەگەر هاوکاریان بکەن. بۆیە بەتایبەت لە مانگی ڕەمەزاندا ئێمە هەمیشە دەڵێن بە ماڵە هەژار و فەقیرەکانمان لەبیر بێت بۆی بتوانین سفرە و خوانی هەمووان پێکەوە بەبێ جیاوازی لە مانگی ڕەمەزاندا پڕ بێت. بۆ ئەمڕۆژ خاتونێک لەگەڵ ئێمە ئامادەیە. خاتونگیان زۆر بەخێر بیت. خۆش بێ خوا سەلامەت. سوپاس کە بەرنامەکەی ئێمەت قبول کرد. مەمنونم. من سوپاسی ئێوەکەم. دەستان خۆش بێ. زۆر سپاس. جا من و تۆ بێکەوە چین پیاسەیەکەکەین ئینشەڵڵا. باشە ئینشەڵڵا کەمێک گفتوگۆی شیرینەکەین، تۆزێ قسەی خۆشەکەین و لەگەڵیشیدا تۆزێ باز لە ژیانی تۆکەین. ئینشەڵڵا دەستان خۆش بێ. باشەگیان دەشتان ساغ بێ. پێم بڵێ ژیانی تۆ لە سەرەتاوە کە هاوسەرگیریت کردووە چەند مناڵت هەیە؟ تۆزێک باسی ژیانی خۆتم بۆ بکەڵێ. من 4 مناڵم هەیە. بەڵێ پێشتر بارودۆخمان باش بووین، مام ناوەن. ساڵی چەند هاوسەرگیریت کرد؟ 2006 بوو. 2006. بەڵێ. هاوسەرەکەت ئیشی چی بوو؟ وەڵا پۆلیس بوو. بەڵێ. 4 مناڵت هەیە. 4 مناڵ. تەمەنیان چەندە مناڵەکە؟ مناڵێکم 3 ساڵ و نیوە. بەڵێ. کوڕێکم 5 ساڵە. کوڕێکی ترم 11 ساڵە. کچەکەم 15 ساڵە. 15 ساڵە. تەمە درێژ من خۆشبێ بەڕێزی. بەڵێ. هاوسەرەکەت پۆلیس بوو؟ بەڵێ. تۆ هیچ ئیشەکەت ناکرد؟ نەوەڵا ژنی ماڵەوە بوو. وەزعتان باش بوو کات؟ سپاس بەخوا باش بووین. بەڵێ. لەخوا بەزیابێ. بەڵێ. دواتر هاوسەرەکەت تووشی نەخۆشیەک بوو کە بردمان بۆ دکتۆر و فەحس و فحساتمان بۆ کرد و تی ژێرپەنجەیەتی. کاتێک کە ئێمە ئەمانەمان کرد دەرەجە 4 بوو. ژێرپەنجەکە لە مێشکیا بوو. ژێرپەنجەی دەرەجە 4. بەڵێ. بڵاو بۆ بەگیانە تر زۆر دکتۆرم پێکرد، زۆر خەسخانم پێکرد، هیچ ئیسفادەیەکی نەبوو. چەندێک بۆ نەخۆشیەوە؟ تقریبی ساڵ و نوێ بۆ نەخۆشیەمایە. ساڵ و نیوێک. بەڵێ. بەردەوام بەڕێی ئیلاج و دکتۆر. بەڵێ ئەروەڵات تقریبی 26 جەلسە تیشکم بۆ کرا لە ژیانەوە. 15 جەلسە کیمیایی وەرگرتووە. زۆر کات کیمیایەکە نەبوو لە خەسخانەی هیوا، ئەوە بچوومە لە دەرەوە بۆم پکڕایە. بەڵێ. بە مەبلەغێکی زۆر، جارێ و 500,000 600,000. نەشێتوانی دەوام و ئیشکایتر نێتوانی لە سەرجێ. بەڵێ لە قاچی خستە بوو. بەڵێ. ئیتر وای لە هاو لە ڕێگەی سۆندەوە خواردنمانایە. هەر خۆت خزمەت دەکرد؟ بەڵێ هەروەڵا. بەڵێ. ئیتر مناڵەکانم لای ئەموو ئەو دانا لای دراوسێ دامەنان معدەل من بەڕێ خەسخانەی هیواوە بوو. بەڵێ. وای لە هاو مایەکێک ڕێک لە خەسخانەی هیواماینەوە بە بەردەوامی. بەڵێ. مناڵەکانم لای کچە 5 ساڵەکەم جێهێشت. ئیتر ئەخیرەن وەفاتی کرد. خی گەورە لێ خۆش بێ، تەمەنی درێژی بۆ تۆ بۆ مناڵەکانت بەجێهێشت بێ. منوتم بە یەکەوە پیاسەیەکەکەین، تۆزە قسەی خۆشەکەین، کەمێکیش باسی ژیانی تۆەکەین، بەڵام نەموو دڵی خۆتەنکە. ڕاستە هەندێک بابەت هەیە، هەندێک بەسەرهات هەیە بە گێڕانەوەیان ئینسان خۆی بۆ ناگیرێت، دڵی پڕ دەبێ، بەڵام دوجار ژیان بەردەوامە و تۆ بێ زۆر بەهێزبی لە پێناو گەورەکردنی ئەو منداڵانت. ئیشەڵڵا ئیشەڵڵا. بۆچی ئەوەندە دڵپەڕی؟ زۆر قورسە. چ شتێک زۆر قورسە لەسەر شانی تۆ؟ مناڵەکانم یعنی ماشەڵڵا ئەرکیان زۆرە. بەڵێ. تەڵەبیان زۆرە، یعنی ناتوانم جێبەجێکەم بۆ هەن. چ داواکاریێکیان هەیە کە بە تۆ جێبەجێ ناکرێت؟ زۆر داواکاریانەوە کو مناڵی خەڵکی، چۆن ئەگەر کەسی خۆی مناڵی هەبێت داواکاری هەبێ ئەزانێ مناڵ چی ئەوێت چی پێویستە. بەڵێ. حەزیان بە ژیانی خۆشە، حەزیان بە دەرەوەیە، حەزیان بە شتە، حەزیان بە ناوماڵە. تۆ ماڵت نییە؟ نە. لەکوێ ژیت؟ لەگەڵ خەسوومە. لەگەڵ خەسووتە ئاژیت؟ هەر پێشتریش کە هاوسەرەکەت مابوو هەر لەگەڵ خەسووتە بووی؟ بەڵێ هەر لەگەڵەوە نابوو. ئێستش کە هاوسەرت کۆچی دوایی کرد تۆ هەر لەگەڵ خەسووتەی؟ بەڵێ. هیچ شوێنێکم نییە. هیچ شوێنێکت نییە؟ شوێنێکم نییە، ینی بۆ کوێ بچم؟ نە ماڵێکم هەبێ و دوو دێم هەبێ بەس خۆم مناڵەکانم مرتاح ببێ. جێگەتان باشە لە ماڵی خەسووتە؟ سپاس بەخوا بێ بڵێ باشی، بەزنی لەسەر جادەنی. خەسووت هەر خۆیەتی؟ کوڕێکیشی لەگەڵایە.
ئەوان باشن تەندروستیان باشە باشن وەڵاوانیش باش نین بڵێم ئەبێ بڵێم باشن سپاس بخوا بۆ کێشیان چییە خەسوم کاتی خۆی سیارە لیاوە باشە لە ڕووی تەندروستیەوە بۆ ڕۆشتن و بۆ قسەکردن باشە شکۆر بەس تەرکیز و مێشکی باش نییە جاروێ ئاگای لە خۆی نیشتی بیر ئەچێتەوە بەڵێ شوبراکەشم ئەوی شەر لایەکی بڵێن شەلەلە ناتوانێت ئیش بکە ئەڕوا کەمکەمە ئەڕوا بۆ ناو بازار و ئیترە گەڕێتەوە ماڵ باش تۆزە خۆت ئارام کەرەوە بارانێکی خۆشی شەبارێ جەوێکی خۆشی هەیە ئەو منیش ناچار بوو کە زارەکە بوەستێنم بەردامین بە قسەکانمان ئێمە باشە باست لەوە کرد کە خەسوود نەخۆشە کوڕێکی تری هەیە ینی شبراکەتیش بە هەماشەوە نەخۆشە ئەویش ناتوانێت ئیش بکە و تۆش لەگەڵ ماڵی خەسووتای هاوسەرەکەت چۆنێکە وەفاتی کردووە 3 ساڵ و نیوە 3 ساڵ و نیوە بەڵێ بەڵام تۆڵی کچەکەم ئێستا 3 ساڵ و شتێکە ینی ئەو کاتی کە هاوسەرەکەت کۆچی دوایی کرد 3 مانگ مناڵە بچووکەکە تەمەنی چەند 3 مانگ 3 مانگ بەڵێ 3 مانگ ینی هیچ کە گەورەش بێ مناڵە باوکی بیر نییە باش تکایە خۆت بێتاقەت مەکە ئێمە وەستاین تۆزێک قسەی خۆش بکەین بەیەکەوە پێم بڵێ لەگەڵ هاوسەرەکە تا چۆن یەکتان ناسی واز لە گریان بێنە با تۆزە قسەی خۆش بکەین خوا نامەوێ بەڕاستی لەم بەرنامەیە من کەس دڵتەنگ کەم ینی لەشتان ساغ بێخوا وەڵی دراوسێ بووین دراوسێ بوون لەگەڵ هاوسەرەکەتە دیوارمان بە دیواری یەکەوە ئاوا یەکتریمان ناسی ئەگەر دیوارتان بە دیواری یەکەوە بووبێ ینی ینی بە خۆشەویستی زاواتان کرد وەڵی مدەیەکی کەم یعنی ماوەکی کەم ئیتر ئەوە بواتە داوام باش یخوا خوالی خۆش بێ تەمەنی تۆ منداڵەکانە درێژ بێ دیارەخوای گەورە هەرەوە قسمەتی کرد بوو بەیەکەوە بن بەڵێ باشە با بینە سەرەوەی باسێکی مناڵەکانە بکەین بەڵێ پێش بەرنامە بە منە وتی مناڵەکانم نەخۆشن بەڵێ چیانە کێشیان چیە مناڵەکانە 5 ساڵەکەم ئەوە نەخۆشە ئۆتیزمێتی بڵێ کچە بچووکەکەشم کەم خوێن و مادەی ئاسنی کەمە ئەبێ 2 مانگ جارە من بیبم بۆ دکتۆر عیلاجی بۆ دەئانێ 2 مانگ خۆشم هەر بە هەمان شێوە نەخۆش ئەبێ ئەمەلیاتێکی قورسم بەدەستە دوای جەژن ئیشەڵا دکتۆرە لێرە بێ بیکەی ئەمەلیاتێکەشم تێشۆکەی 2 ملیۆنی تێ ئەچێت توانام نییە بیکەم ناتوانم بیکەم ضروری شابێ بیکەی زۆر زەرورە گەرنێکی ئەگەری هەیە ڕێخۆڵەکانە بتەقێ زۆر دکتۆرم کڕۆ کە ینی لە خەسخانەکان بۆم بکەن ئەلێ ئەو جیازانە لای ئێمە نییە لە ئەهلیە هەیە توانام نییە بیکەم تا ئێستا لەسەرەوە ڕادگرتۆ کە توانای ئەوە باشتەرگەریەکە بکەی بەڵێ ئەگەر نەشیکەی مەترسی لەسەر ژیان بەڵێ ئەروەڵا کەس هەیە گەر بنمونەگەر نەشتەرگەریەکە بشکەی کەس هەیە خزمەتێکە 2 بەشی بیرەوەکەم نەوەڵا کە زێنە خزمەتی خۆم کەونە مناڵەکان ئەی کە سوکاری خۆت بۆ لای ژیانی خۆیانەوە شکێکم خۆی نەخۆشی خەسخانە هیوایە ئەویش لای ماڵ و مێردی خۆیەتی براکەشم لەگەڵ هاوسەری خۆیەتی و لەگەڵ ماڵ و مناڵی خۆیەتی نەوەڵا یەک کەس لە دەرگام نایە بڵێم کەسێکی خۆم بڵێ ئەرێ چۆنی مناڵەکانت چۆنن چیت پێویستە کەس ماڵی خێرخوازان ئاوا بێ من لێرەوە دەستخۆشی لەیەک پێکیانەکەم هەر کەس ئێگەر بە 250 هاوکاریان کردی خێرخوازان ماڵیان ئاوا بێ ئەرەوەڵا دراوسێکانم ماڵی خێرخواز ئاوا بێ کاک حاجیەکەیە حاجی هەرێمی پێ ئەڵێن زۆر کات هاوکاری کردو بە زەخیرە بێ بە مادی بێ نای زۆر بەیانم بیر نیە ئێستا لەم کاتەیە ماڵیان ئاوا بێ هاوکاریان کردوم زۆر کەس بە پێی توانای خۆیان جگە لەوەی کە خێرخواز ئەگەر شتێک بداتەیە ژێوی ژیانی تۆ ئەو مناڵانە و خەسووت و شوبراکەت و کە ئێوە چەند کەسێکی زۆر لە ماڵەکەیە لەسەر چییە؟ هەرە و 275 کەوەری ئەگرم تەقاوتی خانەنشینی مێردەکە بەڵێ ئەیش بەشمان ناکەن بڕواکی ئاو کارەبامان بۆ هاتوتۆ کۆڵێکمان بۆ هاتوتۆ 3 مانگە نەمان ناوە ناتوانانی بی ناتوانم جاریوە دوکانێ لەسەر جادەکەمانە مارکێتێکە ئەڕۆم شیر و دایبی بە قەرزێنم زۆر کات خێرخواز بۆم ئەیاد زۆر کاتی ژنیە ئەگەر نەبێت دەسەڵات نییە داوای خواردنەکەن داوای شتی جوانم لێکەن داوای چلم لێکەن ناتوانم بۆیان دابین کەم نەوەڵە تێگەن لەوەی کە بڵێ نییە وەڵای بچووکەکان نەوەڵە
ئەوڵێ ڕەفیقەکەم وایە و ئەوەی کڕڵم دایگیان ئێمە وەکوان نین ئێمە کاسب کارمان نییە ئێمە بە خێرخواز ئەژین خێرخوازیشکەنێ لە دەرگامان نیە و لە توانای نەبێ جارێ دوانسییان باشە خۆت ناتوانانی ئیش بکەی پێشتر بەڵێ ئیشی ماڵانمە کرد پێشتر بەڵێ مناڵەکەم جێشت هەردووکیان لای کچەکەم ئیشی ماڵان پاکردنەوەی ماڵان تەکرد پاکردنەوەی ماڵان ئەروەڵات داریا بوو لە سعات هەشتی بەیانی ڕۆشتم تا سعات 2 4 باشە 25,000 ئەویش ئەمما یا بە برنج بێ بەڕۆن بێ یا پێداویستی ڕۆژانە بڵێ سە ناتوانم کچەکەم دەستی سوتا بچووکەکەم تم با ینی تووش شتێک نەبن مناڵەکانم لەبەر مناڵەکانەوە ناتوانم گناخۆتوان بڕم ئیشکەم بەس مناڵەکانم ئەی کەس نییە لایەن بێت کەس نییە خەسووشت ناتوانێت ناتوانێت ئاگای لیان بێنەوەڵە تەلەبەت هەیە کچەکەم دەرکردووە لە مەکتەب بۆچی ناڵم لەبەرەوەی کە ئیشمە کرد ئەو ئاگای لە مناڵەکان ئیشتە کرد ئەو لەبەرەوەی ئاگای لە مناڵەکان تر بێ دەرت کرد لە مەکتەب بەڵێ ئەروەڵا تا چەندی خوێند تا 11 لە 11 دەرت کرد ئەروەڵا مامۆستاکان زۆر هەوڵیان نەهات نەماڵە بابێت و مامۆستا من ناتوانم کاسب کارم نییە سەر ناتوان بەردەوام لەسەری شەکەم چکە لەبەرەی خۆشم نەخۆشم ئەی ناتوانانی کچەکەت بنێریتەوە بۆ خوێندن حەزەکەم بەس هاوکاری ئەو کچت بکە ینی ئەوە بەڕاستی زۆر گرنگە کە ئەو بەردەوام بێ لەسەر خوێندن هەر ئەو کچەتە کە نەخۆشیشە ئاسنی کەمە بەڵێ ئەو لەگەڵ کوڕەکەشم بەڵێ ئەویش ماعیدەی تاوا نییە ئەوەی کەوتم ئۆتیزمە ماعیدەی تاوا نییە هەموو مایەک دکتۆری پێکە چی ئەڵێ دکتۆر بەکتریای ماعیدەی هەیە بێ بەردەوام بێ لەسەر عیلاجەوە 3 مانگە عیلاجی بەکتریای ماعیدەیەمێ ئیتر ئاوەکەشە خوا لە ماعیدە مێشەدایە خوا جاری وایە تەلەفۆن بۆ خێرخوازەکەم ماڵی ئاوا بێ ئەڵم خێر تەگاڕم بۆ عیادەگەر فریام بکەی مەمنونە بم نەژبێ دەسەڵات نیە دانیشم دوایە خەم عیادەکەی عیلاجی نایەمێ پارەی عیادی مناڵەکانە پێنەبێت زۆر کات ئەروەڵا لەو کاتا چیەکەیت ینی دەستەوەستان و چاوەڕێی هەر نەخۆش بن و عیلاجیانەکەی چی بکەم ئەروەڵا شەیوایە سعایەکەیان بم بە خەسخانە بەخوا سعات 12 نەخۆش ئەبن ئەو مناڵەت کە ئۆتیزمی هەیە باسی ئەوم بۆ بکە بەخێوکردنی مناڵێکی ئۆتیزم قورسایەکانی بارگرانیەکانی چییە؟ زۆر کات کە لەگەم مناڵ تێکەڵ ئەبێ یا کە ئەچینە ماڵان تر جوڵەی زۆرە دەستەوە شوێنێت بڕواکەی ڕۆژێکیان با بەسەراتێکی کورتە بە باسکەم لە تەکسیا بووین کاکە سایقیە کرد کاکەی تەکسێکە تا زیێوە زلەی کێژا بە سایق تەکسێکە تم کاکە داهالی وەبرنەکەم نەخۆش ئەو پیاوەیەک ساعت دەستی بە چاویەوە بەسترە بە خەڵک لەوە تێبگایە تمە بێت تێبگەی کە مناڵە تەواو نییە ئای بە عیلاج بەڵە بەردەوامە بێ عیلاجی بۆ بەکار بەڵێ ئەروەڵا هێورکەرێمێ شروبی ئێمێ واژ وەستانی هەر نییە ئەمە شۆکارێکی ترە بۆی کە تۆ ناتوانانی بشتە بەڵێ ناتوانم نەوەڵایان ئەڵێن خەیاتی بکە خەیاتی بکەم هەردوو مناڵە وردەکەم چۆن ینی خەیاتی بکەم خەیاتی زانی؟ نەوەڵا نازان هەوڵیان نامەکینەیەکم بۆ بکڕن خێرخوازانتم ناتوانم خەیاتی بکەم لەبەر مناڵەکان بێ بەردەوام چاو لە سەریان ئەروەڵا ئەروەڵا لێ یەکەیان دوو بچووکەکەوەی کە ئۆتیزمە لەگەڵ 3 ساڵەکە لە یەک ئەچە لی ئەیات چاوم لی نەبێ لە هاچێ زەربەیەکی قورسی پێ بگەێنێ ڕاست تا چەند ماندووی لە ژیان زۆر ئاواتە چییە؟ ینی کە ئەوەندە ئافرەتێکی ماندووی کە ئەمەە دایکی 3-4 منداڵ هاوسەرت نییە خزمەتی خەسووت و شوبرا و سەرباری هەموو ئەو خراپی دۆخی ئابووریش کە هەتانە شەوان کاچیتە ناو جێگە و سەرخیتە سەرسەرینەکە ئاوات بە چیە خوازی؟ هەموو ئاواتم ئەوەیە ئاواتی مناڵەکانم بەتی بێت هەموو ئاواتەکەم هەرچی ڕاکەڕاکی ئەم دنیا بەسەر شانی منەوەی لەبەر خاتری ئەو 4 مناڵەمە هەوڵیان بۆ ئێم تا بگەم بە شتێ بەس ناگەم سڵاتم ئەگەی ئیشەڵا قەت نابێ بێ ئومێدبی لە ژیانە و ئەبێت تۆ هەمیشە گەشتبین بی و ئومێد بێ بە مناڵەکانیشت چکە ئەوان بە هیوا و ئاوات و خەونی گەورەوە بەڕاستی ئەبێ گەورە بن ئیشەڵا داواکاری چییە لە خێرخوازان لەو کەسانی کە ئەم بەرنامەی ئێمە بینن
یعنی چی زۆر گرنگە لە ئێستاە بۆ تۆ مناڵەکانت کە بەڕاستی بتوێت داوای بکەیت و خەڵک بۆت بکە لێرە داوا لە خێرخوازانەکەم لە مسلمانانەکەم ئەوەی کە بە کوردی قسەکە و کووردە هاوکاری ئەم خوشکەی خۆیان بکەن ئەو خوشکە زایانی خۆیان وابزان مامن خاڵن پورن بۆیان داوایان لێکەم بەدەممانەوە بێن داواکارم لە خێرخوازان لێرە و گویان لە دەنگم بێ دوو هۆدەش بێ بۆ مناڵەکانم بکەن کە بە ئیسراحەت تیای بخەون تیای بژین یعنی قەلق نەبن کە ئەگەر من مردیشم قەیناکە با بمرم مووی مناڵانم بە ساقم مووی مناڵەکانە بێ هەلە لانەیەکی خۆیانان نەکەونە سەر جادە ئەوە گرنگترین شتە بۆ تۆ بەڵام هاوکاری خێرخوازانیش ینی چ بە مادی بێ چ بە خۆراک بێ چ بە هەر پێداویستیەک بێ ڕەنگە هەر جێگەیەک بۆ تۆ بگرێ ئیشەڵڵا خوا گەورێ ماڵیان ئاوا بێ بەڵێ من مەمنونیانم باشە کاک مەریوانی حاجی جەمال کە ئەرکی سپۆنسەرکردنی ئەم بەرنامەی ئێمەی گرتوۆتە ئەستۆ هەمیشە ئاگای لە ماڵە هەژارەکان بووە بۆ ئەم مانگی ڕەمەزانەش ماڵە هەژارەکانی لە یاد نەکردووە بۆیە لە ڕێ بەرنامەکەی ئێمە بڕی 1 ملیۆن دیناری بۆ ئێوە دابین کردووە خوا خێری بنووسێ خی گەورە پایداریکە خی گەورە سەقات بڕژێتەوە بەسەر خۆی ماڵ و مناڵیە بە هیوای ئەوەی کە سوودێکی بۆتان هەبێت هەروەها زۆر بەڕێز کاک ڕەنج ئەحمەد کە بەڕێزیشیان خاوەنی کارگەی کیانان سەبەتەیەکی پڕ لە خواردن و ماوەدی پاکەرەوەی بۆ ئێوە دابین کردووە بۆ ئەم مانگی ڕەمەزانە بە هیوای ئەوەی کە بتوانن سوودی لێ وەربگرن و سفرەتان بەتاڵ نەبێت خوا خێری بنووسێ ماڵی ئاوا بێ یا ڕەبی خوا لە دەرد و بەڵا بە دووریان کە یا ڕەبی لاشەیان ساغ بێ قەت نەناڵێنن قورعانەکە خێرخوازێک لە ڕێی بەرنمەکەی ئێمەوە کە داوای کردو ناوی نەهێنرێت ئەرکی هاوکاریکردنی کۆمەڵێک ماڵی هەژاری گرتوۆتە ئەستۆ بەڕێزی شتانێکێکن لەو ماڵانی کە دیاری کراون بۆ ئەو منداڵە بێ باوکانە ئەو منداڵە نەخۆشانە کە بەڕاستی پێویستیان پێێتی بڕی 500,000 دیناریش لەلایەن ئەوانەوە فەرموو دیارە بۆ ئێوە بە هیواین کە سوودی هەبێ بۆ یا ڕەبی ماڵی ئاوا بێ ئیشەڵڵا باخێکی لە باخەکانی باشدەیە چکە لەبەرەوەی هاوکاری مناڵی بێ باوکی کردووە پێغەمبەر ساواسە لە ماڵی هەر کەسی هاوکاری مناڵی بێ باوکە ئیشەڵڵا دراوسێ دڵی خۆتان مەکە ئیشەڵڵاوە گریانی خۆشیە تکایە بە دڵخۆشی بگەڕێرەوە بۆ لای منداڵەکانت حەزیان لە هەر شتێکە بۆ ئەم جەژنە حەزیان لە هەرچ خواردنێکە بۆ ئەم مانگی ڕەمەزانە بتوانین بۆ هاوکاریەک ئەگەر چی کەمیشە بەڵام بتوانین هاوکاری خۆت و منداڵەکاتمان کرد بێ مناڵەکانت بە هیوای ئەوەی کە ژیانت زۆر باشتر بێت ئەوەی کە بینەری بەرنمەکەی ئێمەیە هەر هاوکاریەک کە پێویستکە بۆ ئێوەی دابین بکەن ئەگەر شتێکتان مابێ لە کۆتاییدا من دەستخۆشی لە ئێوە ئەکەم سپاس بۆ کارمەندەکانتان زۆر هیلاک بوون لەگەڵم یەخوا لە شتان ساغ بێخوا لە بەڵا بە دوورتان کە قورعانەکە زۆر سپاس مەحفوظە بن لەگەڵمان ئامادەی تەبوو ئەم بەرنمەیەش بەڵێ ئازیزان ئەوەی کە بینیتان چیرۆکیم خێزانە بوو کە بەڕاستی ینی ئافرەتێکی گەنجی جوان بە 4 منداڵەوە وەک دەڵێن لێ قەوماوە هاوسەرەکەی بەداخەوە کۆچی دوایی کردووە و خۆشی لەگەڵ هیچ ماڵێکی نییە لە ژوورێکی ماڵی خەسوویدا کە خەسووشی نەخۆشە و هیچ کەسێکیان نییە کە ئیشیان بۆ بکە مەعیشەتی ژیانیان تەنها لەسەر ئەوەیە کە ئەگەر خێرخوازان هاوکاریان بکەن و ئاوڕیان لێ بدەنەوە بۆیە بە هیوای ئەوەم هەرکەس بینەرێن بەرنمەی ئێمەیە و چیرۆکی ئەم خاتونەی بینی و گوێبیست بوو با هاوکاری ئەم خێزانە و منداڵەکانی بکە سوپاس کە تا ئێستا بینەرمان بوون تا بەرنامی داهاتوو بە چیرۆکی خێزانێکی تر لەگەڵتان دەبین کاتێکی خۆش.